ئێمە پێویستمان بە ڕۆژنامەنووسی بیانی هەیە بێن ببینن کە کوردیەکە. بەشداری خۆپشاندانەکانێک کردووە بە قاچێکەوە. ئەمە ئەستە چییە لە تۆیە؟ هەستی نیشتمان پەروەری لە دڵمانایە و من زۆر دەمێک بۆ حەزمە کرد بێم بۆ ئەم ڕێپێوانە بۆ ئەم بەرخودانە. الحەمدوللا ئەمڕۆ تۆزە تەندروستیم باشتر بوو وتم هەر ئەبێ بڕۆم بۆ ئەو ڕێپێوانە. بە قاچێکەوە ناڕەحەت نەبوو بەشداریکردن لە خۆپشاندانە؟ هەبی ئازارم خواردووە سەش بەنیازم گەڕێمەوە بیخۆم. ئازاری هەبوو. چۆ باڵپشتی لە کوردانی ڕۆژئاواکەن؟ بە هەموو شازێک ئێمە خۆمان لەبەری ئاوارە بوونمان بینیوە کیمابارانمان بینیوە لەبەرەوە بە دڵنیاییەوە پاڵپشتیان ئەەکەین پاڵپشتیکردن هەرەوەنێ هوتافکێشین لەسەر جادەکان بەڵکووا بێ گیانی هاوکاریان بۆ درێژکەین بە هەر شتێک بێ بتوانین ئێمە یارمەتیان بین و بۆیان ڕەوانە بکەین. چی بۆ کەساناڵێک کە لە ماڵەوە دانیشتون و بەشداری لە خۆپشاندانەکان بۆ پاڵپشتی ناکەن؟ ئەگەر لە ڕێگەی سۆشیال میدیاشەوە بیکەن شتێکی باشە. ئێستا دنیای تەکنۆلۆژیایە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێمە تا ڕادەیەکی کەم توانیمان کە دەنگی ڕۆژاوا تا حدێک بگەینین بەڵام گویان لێ نیە ئەوان ئەنەوە گویان لێ نەبێت. چی گوێ لێ نەبێ؟ دیارە ئەوانەی کە پێشتری شەر ئازارەکانی کوردیان نەبینی و ئێستش نازانم ئەنەوە گویان لێ نەبێ. بەداخەوە ئێمە پێویستمان بە ڕۆژنامەنووسی بیانی هەیە بێن ببینن کە کوردیەکە ئەوان چاکەزانن کە کوردیەکە بەڵام ئەیانێ نەیبینن بەڵام ئێمە هەرێکەین بە چاڵی چاویانە. کورد هەموو کات ئاشتی ویستووە بۆیە نەبووین بە دەوڵەت ئەگەر ئێمەش وڵاتانمان داگیر بکردە حتمەن ئێمەش ئێستا دەوڵەتە بووین بەڵام داواکەم لە ترامپ بە تایبەتی ئەبێ ئەو پشتگیریمان بکات و یارمەتیمان بیا بۆی ئێمەش دەوڵەتێکی سەربەخۆی خۆمانمان هەبێ ئێمە بەشداری حیزبەتیمان نەکردووە لێرە ئێمە کوردایەتیەکەین کە هاتوونەتە سەر جادە و بێگومان کۆنلاین هەتا دەوڵەت دروست نەکەین نابێت باو باپیرانمان بێت. دایک دایم خەمی مناڵەکانیەتی چۆن بۆ ڕێو پێیات بێ؟ وڵی بەرجم هەبوو ئەبێت دار شەقەکەی پێوێت جا لە بەردەم خۆشەوە بڕات کۆمانێری بێ لە بەردەم مامی ئینشەڵا بە هیوای سەلامەتی بە هیوایەوەی کە بگەین بە دۆزی سەربەرزی بۆ کورد و کوردستان بە هیوای ئەوەی کە هەموو لایەک سەلامەت بێ و ئاشتی بگەڕێتەوانێ بۆ خاکی کوردستان لە هەر چوار پارچەکە کە هەر ئەتوانین بڵین چوار پارچە یەک پارچە. ئەمە چی ئەمەی دەسێ؟ ئەمە هێمای ئاشتیە نووسیمە فریدۆم فۆر کوردستان ئازادی بۆ کوردستان.